بەڕێزان تۆ وەرە لەو ئەمریکای کە بڕیار بەدەستی ژمارەیە کە تا ئێستاش لە جیهان بەهۆی اقتصادی بەهۆی تەکنەلۆژیای یا پارتیوەچێتی لە 2000 لە نۆتیەکەوە لە قوربانیدان و تاوەکو چەند ساڵێک لەمەوبەر لە قوربانیدان و هێزە شۆڕژێڕ و ئەو ڕۆبووینە هێزێکی دزی لە ئاستی هەرە باڵا لە میدیاکانیانەوە بۆ ترامپیان دەڵێن دز کۆن لە کۆش سپی پێشوازیان لێ دەکرا سەرۆک وەزیران و بەرپرسە باڵاکانی یەکێتی ئەوروپا پێشوازیان لێ دەکەن ئێستا وە 20 مانگ حکوومەت پێک نایە کەستەقەی سەری دێکاکە لە کۆشی سپی و لە ڕێکەوتنی پاریس دوو یعنی معجزە لە بۆ کورد دروست بوو کە هەردووچی ناتوانێ بکەنە بەردەبازێک لە بۆ پەڕینەوە لە بۆ دەوڵەتی کوردی ئێستاکە کەس ئامادە نییە لە ناو هەرێمیش ئەگەر کوردشی زۆر دەرونەبی استقبالیان بکەن ئاوتیان کردنینە لە ڕۆژ بە ڕۆژ ڕێزگرتن و پەرپێدان بە دەستگاکانی هەرێمەوە ئێستاوە ڕۆژ بە ڕۆژ تەسلیمی عێراقیان دەکەن عێراق لە نەوتیان لێوەرگرتنەوە لە گومرجیانوا لێوەرگرتنەوە ئێستا خەریکن وەزارەتی پێشمەرگیان لێوەردەگرتنەوە ئاسایش ئەوانیان هەر هەموو کلک و باڵیان دەکەن نەحەقیشیان نییە کاکە 35 ساڵە نەیانتوانی ببن دامەزراوەیی 35 ساڵە ئەو هێزە بەستە بۆ سەرکوتی خەڵکی ئازادی خواز بەکاردەهێنرێ وەرە بزانە نەک ئەو هێزە کۆماندۆ و دژە دیرۆر و ئاسایش ئەوانە بەس بۆ گیانی خەڵکی ئازادی خواز بوونە قەتیتان ڕۆژێک دژی ئێران تورکیا داعش نازانم هەندە بەکار بهێنرێ بە ئاسی ئەوەی ئەو هێزە لەو 35 ساڵەی چەند حزبی بارەگاستوتان چەند کەسی گرت چەند کۆمەڵ کوژیان کرد یعنی ئەگە بژمێری گەلێک زۆرە کە دوایینی کاکە لالەزار و ئەوەی خورشید هەرچی بوو کاکە لەبەر چاوی هەموو قوسڵخانەکان دەچنوا دەکەن بێگومان ئەو وەزارەتە ئەمریکا و ئەوروپا دامت بکات توش بچی بەو چەک و بەو ئەوەی بچی سەرکوتی خەڵکە بۆیە ئاوتیان کردینە باشترین نمونە لەوەی جگەلەوەی 20 مانگە تقریبا بۆ بەر 20 مانگ حکوومەت پێک ناینن ئەوە چوونە ئەمریکا کەس حسابی لەوە دەرەجە 5 استقبالی نەکردنیە و شارزێباری دوسێ هەفتە لێ پاری دایتەوە پێ ئەی بەڵێ چێ استقبالی منی کردیە قوبات تاالبانی پاڤل تاالبانی دەبڕۆ بێرن بڵێ چێ استقبالی مەی کردیە بە پێچاوانە نەکەرەوە سکاڵان ینی لە قوربانیدانەوە بەرەو بە تاوانبار ناسین لە دادگاکانی ئەمریکا ئێستا دۆسەی ماڵی بارزانی لە لووتکەدایە کاکە ئەوە خانی مەنسوور بارزانیان دەست بەسەرداگرت لەوەش نوکتەتر ئێستا کە هەر ئەوانەی کە توانیان ئەو خانووی دەست بەسەردا بگرن ئەو پارێزەران ئێستا داوا دەکەم بدرێتە چی مەکی ئامێدی دۆستە عەزیزەکەی ماری بارزانی بنە ماڵی مامۆستا جیهان کۆمەڵ ئەو ڕێکخراوی قوربانیانی کورد بدرێتەوانە ئەو گەورەترین سوکاتی خۆ ئەمریکا ئەوان دەگە دەکە دێ بە ڕیپۆرتە بە راپۆرتی نوێترین راپۆرتیانەوەیە دەڵێن هەرچی پارەیە هەیە دەین ئەوروپای جگەلەوەی لە خانی شتیان دەیان خانیان لێ کەشفکردن ئێستا دەڵێن وەرە بڕۆ سەیریان بکەن لۆ پارێزە هەر بەرپرسێک بۆ خۆی کۆمپانیاکی پارێزەری گرتیە پاڤل بای 900,000 دۆلاری ساڵانە دەداتە کۆمپانیاکی ئەللاگە ئیشەکی هەبی بێتە ئەمریکا 900,000 لە چێت بوو پاڤل هەتوو خەڵ نسبەت دەفتەرە پاوەندۆ دەست مانسوور بارزانی 600,000 مەلا بەختیاری فکر چەپ 240,000 دۆلاری دەدا خۆ راپۆرتە ئەمریکەکە باز دەکاتنە بەڕێزان بۆیە ئەوە ئەو پەڕی ئیهانەیە دووش کاکە مەسرور بارزانی تووشی وەرتەیەکی زۆر گەورەیان کردیە یعنی ئێستاکە ئەو عەقڵیەتەی خۆی و باوچکە ئەڵە بەزە بروزەنگ و تند و تیژی وە لەگە داجی کرد ئەو پەڕی نەرم دەنوێنی تۆ سیرکە تازە مجێم لە راپۆرتەچی بوو ئەڵێ نوێنەری قەیس خەزعەلی گوتی مەسرور بارزانی پێی گوتی 3 جارە ئەمە داوات لێ بکەین وەرە کوردستان نایی و دەجارێک وەرە تو وەرە کەچی نییە مەسەرەن لەگەر یەکێتی و هەموو حزبەکانی کە چەند زاڵم و چەند توندن تو وەرە چ زازشێک لە بۆ ئەو هێزانە دەکەن کە لەسەر میدیاغانیان دەرێن ئەوانە جارسی غەنواوە و کەچی لە بەریشیان دەپارڕێنەوە بەڵام شێروانیشینێک بە چی کردیە بە هەر بزان دۆسشکیان لە بۆ زیاد کرد ئەو عەقڵیەتە لە بەر چاوی هەموو دنیاوەی کردیە تند و تیژی منەت نەزان ڕێز نەگرتن لە دامەزراوی 9 ساڵە ئەوەی نەبردرا ئەنی دامەزراوی حکوومەتی هەرێم لە قۆناغی مەسرور بارزانی ئیفلاسی کرد پێک نەهێنانی حکوومەت هەموو لەسەوەی وای کردی کاکە
من پارگوتم مانجی حوت ئەوستا ڤیددیۆ کەمایە ئەمریکا بە فەرمی نامەی دایکە مەسعود بارزانانی ئەڵێ کاکە نامانێ مەسرور بارزانیە بی ئێران لی ناقایلە تورکیا و هیچ لەبەر ئەوی نێچیر پیاوی خۆیانە ئیتر حەزیان لەویە عێراق هەروە یعنی ئەوروپا هەروە لەوەی ئەزمەتر ئێستا کە ماڵی بارزانانی توش قەیرانشی زۆر گەورە بوونە ماڵی مەسعود بارزانی کە دەڵێن بڕوا بکەن ئێستاکە نێچیر و پاڤل لە بنەوە نییە وەچ ئەوی بە مەسرور بارزانیاوەدایە ئەڵێن ئێستا ئاخر پێشنیازی بپرسن ئەوی سڵاحدین بەهادین ئەڵێ با سەرۆکی هەرێم بدرێتە مەسرور بارزانی سەرۆکی حکومەت دۆ نێچیربی سەرۆکی هەرێم بدرێت ڕاستە دەسەڵاتەکانی کۆنی مەسعود بارزانی مەسرور دەگرتەوە لە ئاسایش لە پێزی پێشمەگەفتەوە ئەو دەمی دەبتە سەرۆک هەرێمێکی معتەبەرەوە هیچی نێچیر نابی تامەدین مەعروف بەس کاکە پارە و حکوومەت و مەشاریە هەموویەکەویتە دەست نێچیری و هەیبەتشکاندنێکی گەورەیە لەو بۆ ماڵی بارزانی لەولا ئەگە تەسلیمی یەکێتیش دەبی سەرۆکی هەرێمی دەداتێ هەروەی دەداتە نێچیری هەروەی ناشانداتێ ئەوە بۆ بیسمانگ هەردوولا لە بنەوە چیماری پێوەدەن تووشی وەرتەیەک بوونە هەمووش لەو عەقڵێتەیە کە تند لەگە خۆیان نائیداری بەڵام لەگە داگیرکەران نەرم و دەیانێت بڵە بە زۆرم لێبی کاکە ئەو سەردەم بەسەر چوو ئەتوو وە دەزانی بێ سەرۆکی حکومەت واتە بێ فەرعون نەخێت ئاوە ئاوت دەکە